بینەرانی عزیز دووبارە سڵاو و بەردەوامی لەگەڵتان مامۆستا دێمەوە لای تۆ هیچ ناڵێن بۆی قسەکانی خۆتەوە. بەڵێ لەسەر مەسلەوەی کە بەغا کوردستان ئەڵێ گرێبەستەکانیان نادەستوریە لە ڕاستیا بۆی بۆ جەماوەری میلەتەکەمان ڕوون بێتەوە حتا بۆ عێراقیش ئەوەی کە لە زمانەکەمان تێگایە بۆیان تەرجمە بکرێ یان هی هەردوو لامان دەستوریە یان هی هەردوو لامان نادەستوریە چونکە ئەخۆ بێ بە یەک پێوەری ئێمە ئەم شتانە پێوین جارێ یەکەم لایەنی یاسایی باشترین یاساناسی جیهان لە بواری نەوتە کە خۆی جیۆلۆجیشە ئەوە کتێبێکی تالیف کردو لەسەر دەستوریەت و نادەستوریەتی ئەم گرێبەستانە کە زۆر دەستوریە و لە لایەکی کەشەوە لە بوارە ئابوووریەکەیە لە بواری ئابوووریە چەندین بەڵگە هەیە هینی خوبەرایی نەوتی عەرەب کە ئەوانەی عێراق کردوێتی بە تایبەتی لە غازی جنوب و ئەوانە زۆر زەرەر بە ئابووری عێراق گەیەنێ کە کوردیش زەرەرمەند دەبێت لەوە نادەستوریەکەی چییە ئەگەر بێت و کە ئەڵێم هەردوو لا نادەستوریە ئەوەیە کە مەفروض وایە لیژنەیەکی باڵای فیدرالی هەبێ هی نەوت و نوێنەری کوردی تیابێ ئەو لیژنە باڵا فیدرالیە نییە کە نوێنەری کوردی تیابێ ئەوان لە وەکالەتی کوردەوە بڕیارەیەن کەواتە لەو حاڵەتەیە عقدەکانی ئەوانەیە کە نادەستوریە و ئێمەش نوێنێری ئەوانیان بۆ نەناردوین چەندین جارداوا کراوە نوێنەریان هەبێت ناینێرن و مەسلەی یاسایی نەوت و غاز کە تا ئێستا بە هەڵواسراوی ماوەتەوە و ڕەنگە بە عەمدیش ئەوان هێشتویانەتەوە بە هەڵواسراوی بۆ ئەوەی ئەوان چی ئەەکەن بەبێ کورد بیکە بێجگەلەوە ئێمە لە 24 مانگە لە بەغابۆی نۆفدێکی ڕسمی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ وەزیری کاروباری حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هەندێک کێشە چوین بۆ وەزارەتی سامانە سروشتەکان کێشەکە لە خۆیانەوە مالێلم ئێمە لەوێ وەکیلی وەزیری نەوتی کوردمان هەیە بەبێ وەکیل وەزیرەکەش بزانێ حیسەی نەوتی کوردستانیان بڕی بوو لە 2010 بڕی بوویان جەنابی وەکیل وەزیرەکەمان چوو بوو لەسەر داوای بەڕێز مام جەلال ئەنوا عشقاڵ ئاەتی بۆ شارستانی خوێن بوو کە ڕەمەزانە و مەی بڕەوتکایە بیان نەرەوە ئاوا تەسەڕف لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانەکەن بێجگەلەوە ینی زیاتر لەوەش ئێمە لەم وەفدەی مانگی چوارە کە لێوێ بووین یەکێ دانیشتووە کە هەمووی 6 ساڵ نابێت لەوێ فەرمانبەرە ئەوەتی بڵێن حیزبی داوا هاتوتە سەر حکم داوامان لێکا وڵا ئێوە بێ راپۆرتی ڕۆژانەمان بۆ بنێرن بۆ من مەسئول شعبەی تۆم راپۆرتی ڕۆژانە بۆ بنێرم بۆ من چیم منم پەرلەمانم هەیە و فیدراڵ حکوومەتێکی فیدراڵی لە بەغا هەیە حکوومەتێکی هەرێمی لێرە هەیە ینی وا ئێمەیان بچوو کردوتەوە ئەسڵەن لە ناو ئەو بۆچوونانەی ئەوانە دان بە فیدرالیەتان نانێن دان بە حکوومەتی هەرێمی کوردستانە نانێن بۆیە ئەو شتانە هەمووی بڕووبەهانەیە ئیهێنەوە من گەشتمەتەوە قەناعەتێ 44 ساڵە من لەگەڵیانە ئیژەکەم 44 ساڵە ئەندازیار بووم لە ئەنواع عشقال ناوچەی عەرەبستان و شاهدی تعریبکردنی هەموو ناوچە کوردیەکانم بڕوات هەبێ بە هیچ شێوەیەک دەستیان بڕوە ناهێڵەن سەرە بخورێنی پەنجەوە هەبێ سەری خۆتی پێ بخورێنی لەبەرەوە من لەگەڵ ئەوەیە سیاسەتی خۆمان چۆن کردومانە وا گەشەی پێبین و معارەزە و غەیری معارەزە هەموو جەماوەری میلەتەکەمان تێبگەن کە ئێمە نابێت جڵەوی خۆمان کە هی نەوتە بینە دەست هیچ کەسێکیکە غەیری حکوومەتی خۆمان بەڵام گلەیمان لە حکوومەت و لە پەرلەمان هەیە ئەتوانین تۆکمەتریکەین بە قوتریکەین بەرفراوانتریکەین بڵێ کاک بەردەوام من قەت ناڵێم گرێبەستەکانی هەرێمی کوردستان نادەستورین بەڕاستی ئەوەی عێراقی لێ بانگەشەیەکی بەتاڵە هیچ ئەساس و نرخێکی یاسایی و دەستوری و قانونی نییە چونکە ئەوان یاسایان نیە ئێمە یاسامانەیە مادەی 121 دەستور حەقییاوە بە هەرێمەکان یاسای تایبەت بە خۆیانیانە بێ سەبارەت بەو پرسومادانەی کە لە دەرەوەی دەسەڵاتی حەسرین مادەی سەود ئاماژەی بە دەسەڵاتە حەسریەکان کردووە بە هیچ شێوەیەک ناوی نەوتی نەهێناوە کەواتە ئەم پرسی نەوتە یان هاوبەشین لەگەڵ مەرکەزە یان لە دەسەڵاتی هەرێمەکانە تر خەیارێکی تر نییە مادەی 115 دەستور ئەڵێ ئەگەر هاوبەش بووین و کێشە کەوتە نێوان هەرێمەکان و حکوومەتی فیدراڵەوە ئەفزەلیەت ئەرجەحیەت بۆ یاساکانی هەرێمە پەرلەمانی کوردستان لەبەر ڕۆشنایی مادەی 120 دەستوری یاسای نەوت و غاز هەرێمی کوردستانی پەسەند کردووە کە هیچ تەزاڕوێکی لەگەڵ دەستورانیە ئێمە ئەشکالی ئەوان لەسەرەوەی مادەی 111 ئەڵێ مڵکی گەلانی عێراقا هیچ کەسێک بەڕسمی و ناڕسمی لە هەرێمی کوردستانە بە هاوڵاتیانی هەرێمیشەوە لاریمان لەوە نییە کە بەڕێنەوت مڵکی گەلانی عێراقا وە کێشەی ئێمە تا ئەندازەیەکی زۆر لەگەڵ ناوەندا کێشەی داهات نییە کێشەکەمان کێشەی دەسەڵاتە ئەوان بەدیدێکی شۆڤێنیانە بە عقلیەت و ڕۆحیەتێکی بەعسیانەی جارانەیانەوێ مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستانە بکەن کە هیچ حەقێکی دەستوری بە هەرێم ڕەوا نابین نەک تەنها لە پرسینەوتا
هەوڵی سەرنجڕاوکردنی دەسەڵاتەکانی ناوەند دەدەن لەسەر حسابی بەڵام کار بەرزانەوە زۆر جار قسەیان لەسەرەوەی ئەڵێن بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێن بەشەکەی خۆم بۆ خۆم بەشەکەی تۆ شەوانە حەقیان نیە یارمەتی بە مادەی عێراقی دەبێ بەڵام ئەوە داوای قسە لە عێراقەکەن مادەی 110 دەستور هەیە مادەی 110 دەستور لە دوو بەرگە پێگەیە بەرگەی یەکەم ئەڵێ باسی بەڕێوەبرنی ئیدارەدانی حقوقی حالیەکە یعنی ئەو حەقلانەی پێش 15 ینی پێش پەسەندکردنی بەستور لە هەرێمی کوردستان بوون مافی داوە بە حکوومەتی فیدراڵ بە تەنسیق لەگەڵ هەرێمی کوردستانە ئیدارە و بەڕێوەبردنەکان بگرێتە ئەستۆ ئەویش دوو مەرجی یەکەم داهاتەکەی بە شێوەیەکی عادلانە تەوزیع کرێت کە تا ئێستا یاسای تەوزیعی داها لە عێراقانێک ئەوان بەرپرسیارن مەرجی دووە مراعاتی و منتیقانەی کە ئەکسەرەوە متەزەڕێن کە زۆر زیانمەندن بۆ سیاسەتەکانی ڕێمی بەعسەوە یعنی تعویزێ بڕێکی زیاتریان بۆ دانێن و زۆر جاگلەی یەکەنەڵێ لە ساحەفە زۆرە لەسەر بنەمای ئەو مادە دەسووری ئێمە توانی داوای لە ساحەفە زیاتریش بکەین چونکە کوردستان لە هەموو ناوچەکانی تری عێراق زەرمەند بوون بڕگەی دووەمی کە مامۆستا ئەڵێ ئێمە سیاسەتی استراتیژی نەوت و غاز داڕشتنی سیاسەتی استراتیژی نەوت و غاز ڕاستە ئەبێ بە هاوبەشی لەگەڵ حکوومەتی فیدراڵا بکرێ و هەرێمەکانە و تا ئێستا نییە لەبەر ئەوە لەو ڕۆ ئێوە بە دەستوری ئەزانن بەڵام ئەوەی لە هەرێمی کوردستانە ئەکرێ من باسی عفو باسی کوردستانم نەکرد بەغا ئەیکا بەبێ ئێمە یارمەتیم بدات تا 2030 با ئەمە ڕوونکردنەوە بم وەزعی سیاسی استراتیژی شتێکە ممارەسەی سیاسەتی سیاسەتەکە شتێکی ترە ئەوەی لە هەرێمی کوردستانە ئەکرێ پیادەکردنی سیاسەتی استراتیژی نەوت و غازە نەک داڕشتنی سیاسەتی دووشتی جیاوازن یعنی ئەوەی ممارەسەی هەرێمی کوردستان ممارەسەیەکی یاساییە سەرڕای هەر هەموو ئەمانەش کاتێک کە نسخەی شوباط ناوەڕۆکەکەیان بەتاڵ کردەوە لە 2007 بەڕاستی بالئجماع ئەنجومەنی وەزیران ئیتیفاقی هی عێراق ڕێکەوتنێک پرۆتۆکۆڵێکی ئیمزاکراو هەیە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵە کە ئەگەر لە ماوەی 6 مانگا یاساکە جێبەجێ نەکرا حکوومەتی هەرێمی کوردستان بۆی هەیە گرێبەز ئیمزا بکە بۆ هەردوولا گرێبەز ئیمزا بکە بەڵام گرێبەستەکانی ئەوان لە دەرەوەی یاسایش کە یاسایان نییە گرێبەستەکانی ئەوان نادەستورین ئێمە یاسای هەرێمی کوردستانمان هەیە ئەم تەواوی بە پێی مادەی دەستوری تەواوی یاسا و بڕیارەکانی پەرلەمان لە 92 تا ئێستا قیمەت و حکمی دەستوریان پاس کاک بەرزان مەبەستە گەشت دکتۆر دێمە لای تۆ ببوورە ڕەنگە لە کاتیشە حەقێ بخۆم کاک بەرزان لە قسەکانی ئاماژەی بەوە کرد کە پێویست ناکات لە بودجەی گشتیدا باس لە داهاتی نەوت بکرێت چونکە حکوومەتی عێراقی بەلایەنە سلبیەکەی ئەم قەزیە گوێزێتەوە و بۆ ساڵحی خۆی بەکارێنێ ئایا ئەمە پاساوێکی ڕەوایە ینی لە مەبەستی بەڕێستان لە بودجەی گشتی بەڵێ نەوتی کوردستان لە بودجەی میزانیەی هەرێمی کوردستان ئاماژە بە داهاتی نەوت نەکرێ ئەمە مبڕیرە من ناڵێم لە ئێستادا یارمەتی بە ئێمە کێشەیەکی هەڵپەسێرا و معلق ماوەتەوە لەگەڵ عێراق لە دانوستانین کارتێکی تا ئێستا نەکراوە مەبەستەوەی کە تا ئێستا نەکراوە مە تا چەند ماڵدەوە لە دانوستانی بەردەوامان بۆ تەجریدی کەن حکوومەتی هەرێم داماڵی لەم کارتە سیاسیە 8 ملیار دلاری میزانیە پێشمەرگەی لایە ئێمەش گریمان پێ 6 ملیار دلاری حکوومەتی داهاتی نەو لای هەرێمی کوردستان بوو چ لۆژیکێک کە تۆ بە حکوومەت بڵێن پارێ تەسلیمی بەغاکەرەوە بەڵام ئەو لەگەڵ قسەی خۆی وەکو لاینی شەفافیت تۆ جەنابەت وەکو لاینی زانستی ئابووری ئەگەر بتەوە بەڕێزت دابڕێژێنی یانینی بکەیت بە شێوازکی زانستیانە تۆمار بکرێ ئەبێ فعلەن تۆ بەڕێزت لە هەموو لە داهاتی عێراق بێیان لە داهاتی یاریمی کوردستان بێ ئەبێ زۆر بە وردی بنووسرێ بۆ نمونە داهاتە گشتی داهاتی حکوومەت داهاتی کردی گشتی کە بریتە لە ینی 3-4 بڕگەیە 10 بڕگەیە ئەبێ داهاتی نەوت زۆر بە ڕوونی دەستنیشان بکرێ ئەگەر بتەوێت جەنابەت تەعاملیکی زانستیانە بکە لەگەڵ بابەتەکەیە ئەبێ وابێ بەڵام ئەگەر فعلەن لێرە من ئاماژەکەم بەوەی کە ئێمە لێرە دانیشتەکەمان سیاست و ئابووریە ئەگەر بتەوێت بەڕێزت تەعاملی سیاسی بکەی لەگەڵ ئەوانە وەکو ئەوان چۆن ئەوانەکە لەگەڵ ئێمە ئەوان چۆن ئەیانەوێ مافی هەرێمی خۆن با ئێمەش زۆر ئاساییە ئێمە مافی خۆمان بپارێزین تا ئەو کاتێک کە ئەوان شەفافێت بەکارێن ئیتر ئەو کاتە ئێمەی نەکەین بەس گرنگ ئەوەیە کە ئێمە وەکو خۆمان وەکو هەرێمی کوردستان ئاگامان لە داهاتی نەوت ئەبێ چۆن بەکارێنی بەڕێزت بۆ ئیسtisمارە بۆ بودجی بۆ بەشە تەشغیلیەکەیە یان جاریەکە کە پێ ئەوترێ ئێمە خۆمان وەکو خۆمان وەکو دیوانی چاودێری وەکوونی ڕقابەی مالی ئەوانە کە ئەبێ ئاگامان لێبێ ئەوە هیچ بەڵام ئەگەر وەکو تۆ جەنابەت
بتوێت تعاملی سیاسی لەگەڵ ئەوانە بکەیت بە تاکید دەبێ ئەمەش چەکە ئەتوانی بەکاری بێنی بەرامبەر بە ئەوان کە داهاتەکان چی لێبێ لە یاسای نەوتوگاز زۆر باشکای باس دەکە ئەو داهاتە ئەگە داهات هەر داهاتی نەوتیخام هەبوو لە حسابك دایدنێت تاکو ئەو بابەتە کە معلقە بینی هەرێم و حکوومەتی فیدرال یەکلا دەبێتەوە هاوڵاتی هەرێمی کوردستان مافی ئەوەی هەیە بزانێ ئەو حسابە چی تێدایە و چۆن تعاملی لەگەڵ لە چی هەموو کەس مافی هەیە هەموو کەس ئەو مافی کە بزانانی ئەو داهاتەن ئێمە باسمان کرد چ جۆرە داهاتەکەیە بە تێکەڵاوی نەکەین کە داهات دیار نییە باسم کرد داهاتەکان چۆنە ئێمە تا ئێستا ئەو نەوتیخاوە کە فرۆشتای حکوومەتی عێراقی فرۆشتی ئێمە نەوتیخامە نەفرۆشتە بەڵام ئەوەی نەوتیخاوی کە درایتە پاڵاوگەکانی ناخۆی بۆ ئەوەی چارەسەرکردنی لایەنێک لە کێشەی سوتەمەنی بکە ئەوە کۆمپانیەکان وەردەگرن کە شتێکی کەمە بۆ گەڕانەوەی بە پێی عەقدەکە بەشێک گومانە هەموو شتەکان گومانە جەناب دەڵێ ئەمە کراوەم پارێ بەم شێوە سەرف کراوە کە من گومانم لەوە نییە ئەوە حەقیقەتە وایە بەڵام من گەندامێکی خولی پێشووی پەرلەمان لەم حەقیقەتە نەگەیشتوو هاوڵاتی سادە و ساکار چۆن لە کەناڵەکەی خۆتەوە لە وتەبێژی وەزارەتەکەی خۆتەوە حکوومەتێرەم حەقیقەتەوەی کە تێنێ گەیشتوی بچی نەجەناب خەڵکی تریش بە معنایشکە تەفسیری بۆ بکە بە خەڵک چاواشە بکرێن ئەو ڕاستیەکانە ئەگەر شتێک بۆ بەجەناب باسکەم ئەوەی کە ناسکەم بای پترۆ دۆلار دەکات ئێمە نووسراوەکمان کرد لۆ پترۆ دۆلار کە پاشان هەستان بە تەفسیراتی بەغا هەتا پترۆ دۆلارەکە لە بیرکەن مۆزوعەکە پارەکە نەدا چ وای کرد بەنەوەکی سوڕاند کە ئێمە 39,000 بەرمیل بە قاچاق دەیفرۆشین کە لە خودی نووسراوەکەی خۆی دەلێ بۆ بەکارێنانی ناخۆی بەکارێتەوە 39,000 بەرمیلیش نییە لە مجموعی ئەوەی کە لە ساڵی 2011 بەکارێت 187,000 بەرمیلە خۆی دەلێ ڕقمی دانا بەکەیف خۆی هەتا لە کۆبنەوەکەی کە شاندی ئێمە کە چوە وەزارەتی نەفت خۆی دێ لەبەرەوەی ئەرقام کانت ئەرقا سەما لۆی ئەمە تەفسیراندا کەواتە ئەتوو مادەم کە لە لادڕونیە ناوی تەفسیران بکەیف خۆت دەی دەلێ 109,000 دەلێ 95,000 تەصدیر کرا کتابی خۆی هەیە دەلێ 109,000 کتابی خۆیان لەو 1990 بەڵام لە حقیقەتە بەو ئامارەین کە ئێمە لە کۆمپانیەوە کۆڕی 111,000 ئەوە تەصدیر بووە بە ڕێگای حکوومەتی فیدرال و 53,000 ئەوە لە مەسفایەکانی پاڵاوگەکانی ناخۆ بەکارهاتیە ئەوەی کە هۆرد پاڵاگە سەرچەکان ئەوە دەکا 164,000 واتە 164 لە 187,000 کە دەرکە 23,000 دەمێت لەو 23,000ش ئەو حسابەوەی نەکردیە کە 3,000 بەرمیلیش ئەوە مکەسیفاتە کۆندێسێتە و LPG و دەمینێتەوە لەو 19,000 باسی ئەوەش نازانێت کە لە حساباتی لە تعامل لەگەڵ نەفت لۆسس هەیە لێچوون هەیە ئەوەی لە خەزان مایتەوە ئەو حساباتی کە لە حەقل دەدەچی هەتا تەصدیر دەکەێت فەرقی قیاسات هەیە هەمووی 17,000 بەرمیلە ئەوە پێشوەختیش ئاگادارمان کردووە ئێمە لەبەر ئەوەی حەقی تەواوی سوتەمەنی نادەن ئێمە دەبی بەکاربین دۆی بەشێک لە قەیرانی سوتە چارەسەرکەن جگە لەوەی ئێمە لە عێراق حەقی سوتەم هەر لەسەر نیزامی کە پێشووی بەعد چۆن بۆ لەسەر ئۆساسا سوتەمەنی لەسەر داهاتەکە کاکبەزان قسەی ئەوە بوو ئەو تەواوکەم مەزان پێ بدەیت لە عێراقا ئێستا 600,000 بەرمیل تەصفیە دەکرێت ئێستا دەستیان پێکردێ بدەنە پاڵاوگە ناخۆیەکان دەگاتە ملیۆنێک ئێمن حەقی دەستوری خۆم هەیە نە 170 ئەوان دانێن بۆ دەبێت لە 170 زیاتر بۆ نزیکەی 120 تا 122 باسی حەقی دەستوری ماکرد کاکسیروان مەبەستی لە داهاتەکەی ئەڵێ بۆ لە کەناڵە ڕسمیەکانی خۆتانەوە ئەم داهاتەوەڵاتیەکی سادەیە ئەوەی تەواوکەم ئێمە یانکەواتە حەقمان لەو کۆی ئەوەی کە تەصفیە دەکرد لە عێراق 150,000 بەرمیل حەقی خۆم هەیە ئەمە تەصفیە بکەم ئەوەی ئەو دەمداتێ لەگەڵ خۆم تەصفیە ئەمە بۆی ڕازی ئەو نا ئەو هەر لە سیستەمەکەی خۆی کە بە کەیفی خۆی چەند دەداتێ چەند ناداتێ هەتا ئەوەی کە بڕیارەدا بەشەکەچێ ئەوشی ناداتێ ئەوە 30,000 تا 35,000 بەرمیل لە کۆی گشتی 150,000 بەرمیل ساڵانی پێشوش هەروای کردیە با ئێمە لەسەوا بچین بەرگری لەوە بکەین ئەو مافانە بگەڕینەوە بەرگیرۆکە لۆ ناتای یاسای نەفتوغاز تێناپەڕین لۆ مەجلیسی ئاعلای نەفتوغاز ئەوەی ناکە ئێمە بەڕاستی دوو بابەتی سەرچێ بابەتی ئەوەی کە نەتەوەییە نابی لە بیرکەین
ئەوەی ترە کە ناوخۆیە بەرەو پێشتری بین ئێمە لەبەر بەڵێ مامۆستا دێمە لای تۆش ناسکە خان قسەکانی خۆت بە تەواوی بکە مامۆستاگەن گەر بە کورتی بێ باش بەداخەوە ینی بەغا بەڕاستی شتەکەی بە کوردی ئەڵێن زۆرە ملێ یا بە تۆپزی بەرامبەرمان تەسەڕوفەکات لەو چوونەمانە بۆ بەغا پێش مانگەیەک 24 چوار کە بە زمانی ژمارە لەگەڵیان قسەکەین بێدەنگ بوون و وتیان ئێمە ئەمە قەرارێکی سیاسیە بڕیومانە ینی دەتۆوەرە چۆن تەعامل لەگەڵ حکوومەتێکی مرکزیە بکەی بەو شێوەیە کەدان بە فیدراالێتان نەنێ لە هەموو جیهانە سیستەمی فیدراالی خۆی نیمچە سەر بەخۆیە بۆ نمونە لە ئەڵمانیا من لە ئەڵمانیا ژیم لە هەرێمی نیدەرزاکسن هەرێمی نیدەرزاکسن لە نوێنەرایەتی حکوومەتی فیدراالی عقودی نەوتەکە نەوت دەرەهێنێ و ڕۆیەڵتی ئەوەی کە حەقی سیادێ لە سادە گلایەتەوە بۆ خۆی ما باقی ئەنێرێ بۆ حکوومەتی فیدراالی دیسانەوە لەوە دابژە بێتەوە بەسەر هەموو هەرێمەکانە ئەمە مافێکی فیدراالی لە هەموو دنیاە لای ئێمە نەبێ بەم شێوەیە تەعاملێکی زۆر ڕقمان لەگەڵاکەن بەڕاستی حەزەکەم هەموو جەماوەری میلەتەکەمان بزانن و ئاسان نییە بڵێ برۆرە بەغا قسە واتە سەورەکەی بەقسەت بکەن بەڵێ سوپاس مامۆستا ناسکە خان ئەوڵا من لەوە دەست پێەکەم ئێمە کێشەمان لە هەموو وابزان بیزات ئێمە وەکو بەشی ئەوکو بڵێن فراکسیۆنە گرتو وەکو بە ئەو بەشەی لە ئۆپۆزیسیۆنین حەزداگەم قسە لەگەڵ لەسەر مۆزۆی بەغا بکەین چونکە بەڕاستی منتهیە کە ئەو سیاسەتێکی سەقەتەکە منتهیە لەوەی ئەو یاساینی و بە یاسای کۆن ئیشەکە منتهیە لەوەی ئێمە ڕادەیەکی و گازندەکان لە ناو خۆیە پێش هەموو وتم ئەم یاسایە یاسایەکی زۆر بۆی ئەڵێم زۆر شەفاف بەڵام بە کێشەی ئێمە وەکو لیژنەی پیشەسازی وزە و بیزادووکە ئۆپۆزیسیۆن لە ناونیژە ئەوەیە کە تۆ منە خەیتە بەردەم شەڕێک ئەتەوێ من دیفاع لە شتێ بکەم کە ئەشیکەم بەبێەوەی بەرچاو ڕۆنیش بم کردوشمە زۆر جار هەر نزیکترین شدە و ئیمزایی کە وەرەگیرە بۆ لێسەندنەوەی متمانە لە مالیکی من ئەیکەم پێشەوەی قەنەعەت بۆ بکەم داهات لە ناوخۆهەیان نییە لەبەرەوە تۆ بێ ئەمە لا دڕۆشن بێ من گرفتم لەوە نییە بەڵام یەبێک حەقیقەتەیە بیزانی من ئەگە ئەو کە بەعس کە زوڵمی لە من کردووە لەبەرەوە نەبوو عەرەب بووە لەبەرەوە نەبوو ناوی بەعس بووە لەبەرەوەی سیاسەتەکەی سەقەت بووە ناوی ئەحمەد بێ مەحموود بێ کورد بێ عەرەب بێ کە زوڵمی لێ کردم ستەمی لێ کردم ئەمڕۆ پارەی لێ شاردم وەسبەی مڵکی خواردم هەموو عەرزەکەم بوو بە نەوت و زەرەر و غاز و سوتانەکەی بۆ من بوو کوشتتوکاڵم فەوتا خەڵک وەکو قەینا کارە بام هەیە بەڵام تۆ یەک دنیا نەوت دەرێنی لەم عەرزە جادەکەم خەسارەکەی نەوت بە تەنکەر نەقلەکەی لارە بێتەوە خەڵگە سووتێ ماڵێک غەرقە بێ لەبەر غاز بیری نەوتی بیری ئاوی کشتتوکاڵ یعنی تۆ زەرت لە سەکتەری کشتتوکاڵ یاد لە سەکتەری کشینگە سەکتەری پیشەسازیشت بۆ نەبژانومە تۆ داهاتەکەش وازەح ناکەی لە بەرچاوی پەرلەمان ئەو هەمووی ئێمە چارەسەرمان کردووە زادەوان کردوتە لەو شوێنانە لە مەسائلی ژینگە زۆر داهات دیارە ئەم پێ بڵێم داهاتەکەەوە پێ دەن نەک بە ئێوە نالین ئێمە بە حکوومەتی فیدرالیشمان گوتی ئەو دانەکە لە پاڵاوگەکانی ناوخۆی کە لە کۆمپانیەکان دابەشیان دایکانە و پۆڵاو ئەوان وەریان دووپارەکان داخلی خەرجەکانی وان شوەکەی کەم کردیتەوە بە دوکومنتەیە بۆ ئەوەی وازەح بێ بۆی بزان کە ئێمە ڕاستە لەوەش متخصص نەبم لە بوارینەوە بەس ئەم 3 ساڵە ئەوە نەمان دراسە کردوە زانین داهات کامە ئەڕوا بۆ بەغاو کامێت ئەو داهاتی کە نەوتی خاو ئەفرۆشە بەوەری ئەڕوا ئەمە داهاتەکەشێتە بەغا ئەچێتە مەرکەز و دواتر تەوزیعکرێتەوە باشە زۆر طبیعیە یەک لیست بێ بڵێ ئێمە ئەوەنە ئەفرۆشین ئەوەنە ئەڕوا لە ساحەڤەی دی ئەمە داهاتەکەی کە نەوتی خاو ئەفرۆشێ ئەوەی کە استهلاکی داخلیە کە بعضێکی ئەوە خۆمانە زین 3 تریلیۆن نیە چوا بۆ سوتەمەنی ئەمە کولیژنە ئاگادارین لی ئەگینات دیار نییە لە هیچ شوێنێکی بودجا کە لە ناو بودجا دیار نییە کە 3 تریلیۆن ئەڕوا بۆ سوتەمەنی ئەم ساڵ دیاری کرا ئەم ساڵ ئەوەی کە بۆ سوتەمەنی کارەبا دەڕوا ئەی ئێمە باوی خۆیەک لەحظە ئاخر زین شیگات سیروان با تاوی کەم تۆ استهلاکی داخلی تخوا جوابی ئەم پرسیارم بەرەوە فرسەتە 120 ملیار دینار لە ناو بودجەی ئەم ساڵان نووسراوە ئەو پرترۆ دۆلارە نییە کە لە مەرکەزەوە دیەوە 42 ملیارمان بەرکەوتووە ئەوەی کە بەجیان نووسراوە لە بودجەی ئەم ساڵە 120 ملیار دینارە استهلاکی داخلی حسابی کە بزانە ئەبێ ئێمە چەندمان ئەخوان نووسراوە بجەم لە بەردەستی سوتەمەنیە بۆ لە مجموعی 4 ملیار دلار 4 ملیار دلار کە دەبی ئێمە بەس پارەی سوتەمەنی بدەین بۆ وێزەکانی کارەبا تەنها ئەوەی کە تەسەر ئەستحکومە هەمووی بە گازوایی و غازی سروشتی هەرێمە ئەو ئێزگانە سوتەمەنیان بۆ داوی دەکەن
تەنها ئەو بڕێ 450 میلیارد دینار تەرخان کرا ئەوەش شەچی کاتیە لە ئایندەی نزیک ئەوەش نامێنێت تەواو من ئەمە ناڵێم ئەگەر ئەوە نەبای ئەو 4 میلیارد دۆلارە لەکوێدا باشە ئەوە ئەڵێم ئەمەیان با بڕوە ئەوە 4 تریلیۆنیش 3.5 ئەوەی کە ئەمساڵی دانرا ئەوش لا بین 4 تریلیۆن لەو ئیستێهلاکە داخلی خۆمان چوو بۆ سوتەمەنی باشە ئەو 120 میلیارد دینارە یعنی 110 میلیۆن دۆلارەکە لە ناو پرۆژە بودجێ ئەمساڵە کێشتا مناقەشە نەکراوە هەفتەی داهاتووە نووسراوە فەقەرەی دووهەمی مادەی ئەو مادەیە کە باز لە داهاتووینەکە 3 فەقەرەیە داهاتمان فەقەرەی یەکەم نادووهەم ناسێهەم ئەڵێ 120 میلیارد دینار پترۆ دۆلاری ئیستیهلاکی داخلی هەرێمی کوردستان حسابی کە پترۆ دۆلار ئەتو لە چ وەردەگری لە حکومەتی فیدرالی وەردەگری ڕەحمەت لێ کاکسیروانیان با لێکتر تێ بگەین لە حکومەتی فیدرالی لەسەر چی وەرەگری پترۆ دۆلارێکت هەیە لە عامی عێراق ئەوە هاتووە لە ساحەفەکەی جاری کردووە لە بجاڵە 42 میلیارە یعنی ئێمە لە عامی ئەو پاڵاوگانی عێراق 42 میلیارمان بەرکەوتە باش ئەمە هیچ فەقەرەیەکی خاصی تێ خۆزگە بودجەکەم پێ وایە ئێستا ئەڵێ 120 میلیارد دینار پترۆ دۆلاری ئیستیهلاکی داخلی هەرێمی کوردستان یعنی 110 میلیۆن دۆلارەکە یعنی 110 میلیۆن بەرمیل نەوتەکە ئیستیهلاکی داخلی حسابی کە بزان پارەکەی چەندەکە ضربی 75 دۆلاریکە نەک 106 دۆلار بزانە ئەکاتە زیاتر لە 11 تریلیۆن 4 بە سوتەمەنی کوانۆکی لەکوێ بەڵ دکتۆر دێمە لای تۆ بۆ کە باس لە نەوت دەکرێت بەرپرسانی هەرێم خاستن کە لەلایەن حکوومەتی عێراقی و باسەکرێت یەکسەر تووڕە ئەبن بۆچی لە کاتی باسکردنی مادەی 140 بۆ نمونە ئەم تووڕەیەر بەدی ناکرێت و بۆچی حکوومەتی عێراقی و بەرپرسانی عێراقی بە باسکردنی نەوت وەکو لە کوردی خۆماناڵێن دەماری بەرپرسانی هەرێمی کوردستانەگرن بەڕاستی خۆی دیارە کە باسی تۆ جانابێت باسی نەوتەکەی واتە باسی داهاتی ئەم وڵاتەکەی بۆ ئەو تووڕەبوونە ینی بەلای ئەوانەوە ئاساییەکەن ینی بەتابەتەگە باسی حکوومەتی عێراقی فدرال بکەی لەبەر ئەوەی تۆ بەڕێزت داوای مافی خۆتەکەی ئەوانی شوانیەکەن کە ئەیکەن بەڕاستی من واهست دەکەم کە وەکو منەتێکە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان ئەوان ئەمە یەک فەزلێکە لەسەر یەکە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان کە سەتا حەڤادن بە حکوومەتی هەرێم اینجا کە باسی مادەی سەوچلەکە ئەکرێ من بەڕاستی من ناڵێم ئەو ناوچە دابراوەکانی کە بۆ نمونە خانەقینە کە من خۆم خەڵکی خانەقینی میان کەرکوو کە ئەمانە بەڕاستی ئەمانە کە بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان ئەبنە سەرچاوێکی زیاتر بوو ئەوەی داهاتی ئەگەر باسی تایبەت باسی هینی فرۆشتنی نەوت لە هەرێمی کوردستان بکەین ینی وەکو شتێکی سەر بەخۆ ئەبێتە هۆکارێکی تر بوو ئەوەی داهاتی هەرێم زیاد بکە هەرچەند وەکو باس کرا وەکو جنابتان باش ئەزانن ئەبێ داهاتەکە بەپێی دەستور بڕات بۆ خەزینەی مرکزی اینجا دوای ئەوە سەتا حەڤەکەمان بۆ بێتەوە بەس لەوەیە کە ئێمە ئەگەر لە داهاتوو بیر بکرێتەوە کە حکوومەتی هەرێم ببێ بە یان وڵات حکوومەتی هەرێم ببێ بە حکوومەتێکی سەر بەخۆ کوردستان بێ وڵاتێکی تایبەت بای خۆمان سربەخۆ بێ و کاتە بەتەکیدەوە بێتە دەستهات و بێتە شتێکی زۆر گەورە وەکوینە سەروەت و سامانێکی ئەم هەرێمە زیادەکە بۆ ئەوە سێرەکەی بەڕێزت ئەم مناقەشاتەنەوەی نەبێ کە باسی نەوتەکەی باسی داهاتی وڵاتەکەی بەتەکید دەبینی ئەم لەو تووڕا بێ کوت لە سیاسەکەم بەتابەتە کە باسی عێراق بکەی سێرەکەی بەڕێزت دواخستنی بەردەوامی بودجە نەک دواکەوتن دواخستنی بودجە پەسەندکردنی بودجە لە عێراقی فدرال دواکەوێ بۆەوەی لەبەرەوە ئەمە بەڵگەیەکی زۆر دیارە کە هەموو لاینە سیاسیەکان هەوڵەدەن استیفادەی زیاتر سوودی زیاتر وەربگرن سوودی زیاتر ببینن لە داهاتی عێراق هەرەمەشەوەکە کە حکوومەتی عێراقی و بەرپرسانی عێراق زیاتر بە باسکردنی کەرتی نەوت بڵین استفزازی حکوومەتی هەرێمی کوردستان بکەن بەتەکید خۆی وەکوتم ینی تەنها من ئەواڵێم سەرەکیترین خاڵی خلاف و ڕێک نەکەوتن لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغا نەوتە لەبەرەوەی سەرچاوەکەمانەوە ئیتر کاک سیروان یەک پرسیاردەیەکەم زۆر بە کورتی وەڵامم بەرەوە چکە پرسیارێکمەیە بۆ ناسکە خان
توانای دەرهێنانی نەوت لە هەرێمی کوردستان لە ڕۆژێکدا چەند بەرمیلە بەس ڕقەمەکەم پێ بڵێ ئەگەر ئێمە دەتوانین ئێستا ئامادەین 250,000 بەرمیل لە ئێستاە چەندێکە ئەوەی لە ئەرزی واقعا هەیە نەتوانین بفرۆشێ کە تەزدیر نەبی بەڕوانی چەند ئەو 180,000 بەرمیلەی کە باز دەکرێت لە ڕۆژێکدا تەواوە ژمارەیەکی تەواوە 180,000 بەرمیلە ئێمە باسم کرد تەفسیلیمدار چۆن نییە لە چ بەکار هاتووە 111,000 تەزدیر بووە کە بەڕێگای حکوومەتی فیدرالی تەزدیر کرایە کە ئیلتزامەتی خۆی جێبەجێنەکە بە ئەمە ڕێکەوتنێکمانە و دەبای 150 فرۆشتنی ئەو نەوتۆخا بدات ئەو کۆمپانیانە بۆی خەرجەکان مەگەڕێنەوە بۆ نەک خەرجەکان بتانی هێشتا پەرە بە پرۆسینەوت بداتن ئەوەی ئەو ئیلتزامی جێبەجێ نەکرد ئیلتزامی ئەوە بوو کە بێ سوتەمەنی بە تەواوی بەشەکانی خۆم دەن ئەویشی نەکرد هەتا لەوە شەوەیە کە ئەو نرخی سوتەمەنی کە لە عێراقدا بەش دەکات بۆ نرخش نادات تاریمی کوردستان لەوە گرانتردا تاریمی کوردستان بەڵێ سوپاس کاکسیروان کاتی بەرنامەکەم ئێمە دەتوانین 250,000 بەرمیل ئامادەینە بەرهەم بێنین ئەگەر بێت و حکوومەت عێراقی ئەو ئیلتزاماتی کە لەسەری بەرامبەر هەرێم جێبەجێ بکە بەڵێ سوپاس بینەرانی عزیز لێرەدا و بەم شێوەیە بەشی یەکەمی ئەم بەرنامە تایبەتە بە پرسیینەوت کۆتایی دێت سوپاسی کاکسیروانە بووبەکر ڕایۆشکاری وەزارەتی سامانە سروشتیەکان مامۆستا حەمەدجەزا ساڵح دامەزرێنەری یەکەم پرۆژەی خۆماڵی نەوتی کوردستان دکتۆر خالد حەیدەر مامۆستای زانکۆ لە کۆلێژی کارگەڕی و ئابووری خاتوناسک تۆفیق ئەندامی لیژنەی پیشەسازی وزە و سەرچاوە سروشتیەکان لە پارلەمانی کوردستان کاک بەرزانە وەرامی پارلەمانتاری پێشوو خولی پێشوو لە لیژنەی پیشەسازی وزە و سەرچاوە سروشتەکان سوپاسی میوانەکانەکەم لەبەر گرنگی باسەکە و پرسەکە لە بەشی دووهەمی بەرنامەی بەکراوەی پێتان دەگەینەوە کاتێکی خۆش خواتان لەگەڵ